وەکو لە ڕووی یاساییەوە چەندین یاسامان هەیە کە حکوومەت مولزەمەکە پابەندەکە بەوەی کە ناکرێ ئەم گرێبەستانە بەبێ ئاگایی لە غیابی پەرلەمانی کوردستانە ئەنجام بێت. من ناتوانم بڵێم کە یەکێتی ئاگاداری ئەمەنیە لەبەروی نوێنێرەکەی لە حکوومەتی هەرێمی کوردستان کە کاقوبات تاڵەبانیە ئاگاداری ئەم گرێبەستەیە و خۆشی ناڵێ ئاگادار نیم، بەڵام ئەوەیە کە ئێمەی پەرلەمانتاران گومانمان هەیە لەو گرێبەستە بەداخەوە لەبەروی ئەزمونێکی تاڵمان هەیە لە گرێبەستەکانی پێش و لە گرێبەستی 50 ساڵە لە ڕۆشنی نەوتی کەرکووک لە ڕۆشنی نەوت لە کێڵگەکانی تری هەرێمی کوردستانەوە و کێشەی گەورەی تری دانەغاز کە بەداخەوە حکوومەتی هەرێم بە نەزانی ئەو کارەی کردو بۆتە هۆیەوەی کە خەڵک نەکەر ئەمنەوەی ئێستەکە لە ژیانینەوەکانی داهاتوشکێن دەبێت قەرزی ئەم حکوومەتە بینەوە. ئێمە لەم خولەیە و ئەم کابینی هێشتا تا ئێستا پرۆژە یاسای بودجەی نەناردبوو کە پەرلەمانیش لە کارایە بوو. یعنی ئەمانە هەمووی گومانن لەوەی کە ئەم حکوومەتی هەرێمە نایەوێ بە شەفافی پارەی خەڵک سەرفکە، بە شەفافی بە خەڵک بڵێ ئەمەنەیە پارەکەت، ئەمەنەیە توانای حکوومەتی هەرێم و ئاوات بۆ سەرفەکەم. ئەمانە هەمووی بۆتە جێی گومان. ئەگینا ئێمەی پەرلەمانتاران و خەڵکی کوردستانش حەزەکە حکوومەتی هەرێمی کوردستان گرێبەستی گەورە بکە، سەفقاتی گەورە بکە، بەڵام لە پێناو دروستکردنی ژێرخانی ئابووری و داهاتووی کوردستان و ژیانێکی باش بۆ خەڵک و بۆ نەوەکانی داهاتوو ژە بە ئێمە بێ بەداخەوە ئەوانش مەخسۆتە ژێرباری قەرزەوە.